حەفت ڕۆژە لێرە دانیشتووە چاوەڕێی سەر ئاوکەوتنی تەرمی کچەکەیەتی. ئەمجد هاوڵاتیەکی گوندی وەردەکە لە دەشتی نینەوە. 7 ڕۆژ بەر لە ئێستا کچێکی تەمەن 9 ساڵانی لێرە کەوتەنە ئاوی زەی گەورە و ون بوو تا ئێستا تەرمەکەی نەدۆزراوتەوە. تیمەکمان دەوێ ئەمن ئەو عشرەتێ منەوە 7 ڕۆژە لەگە منە 8 ڕۆژ لەگە منە ماندی بۆ لەسەر ئەو ئاوە ئەویش وەکوم ناتێ دانیشتێتەوەش ئەو ئاوەی دەکە حتا ئەو منداڵی بێتە دەرێ ئەگە تیمەکی غەواز بێ بسوورێتەوە ڕۆژێک زووتر دەیبینینەوە دا ئەوانش ماندینە دەچنە مالەکەی خۆیان ئەمنش هەندێک سەبوریم باشتر دەبی نابی ئەمن هەکە حسێب کە دوو جار سوتا بوومە چ منداڵەکەم نەدۆزیتەوە چ منداڵەکەمیش چووە کەس بە هیچ شێوەکش هاوڕێ لێمە ناداتەوە نازانین مەسەلە چییە. دەڤەری کاکەیەکان کەوتۆتە دەشتی نینەوە لە سنووری قەزای حەمدانیا. ئاوەکەوانە باوکە زۆر بوو. ئەوان دەڵێن تیمەکانی ژێر ئاوی قەزای خەباتیان ئاگادار کردوتەوە و بەهانایەنەوە نەهاتون. پێمان گوتنە بەڵێ بەخۆم پێم گۆ هاتن هەتاتنە ئێرەش شارەکان ئەلێرە ڕاگەت هاتنە خوار و گەڕان و کاکە خێرە گوتیوەڵە کاکە ئێمە ئەوە لە سنووری ئێمەدانە ئێ باشە کو لە سنووری ئێمەدانە ئەدی باشە وەردە عایدی کوردستانیە ئێرە ئەمە کوردین کاکەی یانە کورد. بەهۆی نەبوونی تیمی ژێر ئاو هاوڵاتیانی ناوچەکە بۆ دۆزینەوەی تەرمی منداڵەکە بە بەلەمی بچووک بەسەر ئاودا دەگەڕێن. بەڵام بە خۆمان دەچینە سەر ئاوەکان دێری ئەو ئینەکە دەکەین زێ گەورە دەکەین بەڵکو تەرمەکە بیستە دەرێ یا بەلایەک بکەویدا ببینەوە و بەڵام مانیشەیە بەڵام بە شەو بە ڕۆژ لە دەو ئاوەکە دەگەڕێن لە دوی تەرمەکە بەڵام بەداخەوە حتا ئێستا هیچ ئەنجامەکمان نەبوو. ئەمە تیمەکانی ئێمە بەس بە خۆت باش دەزانانی ئەمە ناتان بچنە ژێر ئاوە بەس بەسەر ئاو دەگەڕێن ئەگەر ڕووبەگەتەوە بیتە سەر ئاوگە بیدۆزینەوە گەنە هیچمان پێ ناکرێ. داواکاریمانش ئەوەیە لە حکوومەتی هەرێم بە تایبەتی یعنی تیمی غەواسمان لۆ بنێری تیمی غەواسات لە بیدایە تارتەیەکەم ڕۆژ وابزانانی ساعاتێک لێرە بوون دووزارە ئەلێرەوە شوێنەکەی بوو دووزار چوتە ئەوێن دەرو قوتی خوادە گوتی کاکە ئەوە لێرە نییە و حتانکە زۆر کەم تەرخەم بوونە بەڕاستی لە بەرامبەر ئێمە. بە درێژایی زیاتر لە 5 کیلۆمەتر هاوڵاتیان لە لێواری ڕووباری زەی گەورە دابەش بوونە بۆ دۆزینەوەی تەرمی منداڵە خنکاوەکە. گەیلان بۆتانی کورسات نیوز دەشتی نینەوە.